خۆشەویستان دووبارە سڵاوتان لەبێت تەوەری یەکەمدا باس لە بابەتێک دەکەین ئەویش کاریگەری گۆڕانکاری کەشوهەوایە لەسەر کەمبوونەوەی ئەو ئایا چاچنێک گۆڕانکاری لە وەرزەکاندا و گۆڕانی کەشوها دەبێتە هۆی کەمبوونەوەی ئەو وەک دەزانین یەکێک لەو گرفتانی کە لە ئێستادا جیهان و جەوی پێی دەناڵێنێ کەمبوونەوەی ئاوە دەپرسین ئاخۆ ئەو گۆڕانکاریانە چین کە کەشوها دەهێنێ بەسەر ڕێژەی ئاو لە زەویدا و ئەو گرفتانە چین کە ڕوبەڕوومان دەبێتەوە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دیار علی مامۆستای زانکۆ دکتۆر دیامە خێربێت سپاس دکتۆر دیاری بەخێربێت. کاتێک باز لە گۆڕانکاری کەشوهەوا دەکەین بگومان کاریگەریەکی دەگەڕێتەوە بۆ گۆڕانی وەرزەکان ئێمە ئێستا لە وەرزی پاییزداین ئامە چی گۆڕانکاریەک ڕوو دەکاتە جۆری ئاوەکە یاخود کەمبوونەوە یان زیادکردنی. سپاس بۆ کاتتان. ئێمە ئەگەر وەکو پرسیارەکەی بەڕێزت باس لە گۆڕانکاریەکانی کەشوها لەسەر ڕووی زەوی و هەروەها کە ئێمە وەکو کوردستانیش کە ئەگرێتەوە ببینین بەهۆی زیادبوونی ئادەمیزاد و چالەکەکانی ئادەمیزاد دەبینین پلەی گەرمای زەوی بەرز بۆ تۆ لە 400 ساڵی ڕابردوو بەهۆی ئەوەی کە ئەو گازە گەرمکەرانی کە کراوەتە ناو ئەتمۆسفیرەوە یان بەرگە هەواوە ئەمە دوای کردووە کە سیستمی دابارینەکان بگۆڕێ لە شوێنێک بۆ شوێنێکی تر کە خۆشمانی گرتۆ یانی ئەبینین ئێمە ئەگەر سێری ئەو داتایانی کە لە لامانە لە ساڵی 1940 کە تا ئێستا چەند بەرز و نزمیە گویان هەڵکشان و داکشانێک ڕوویاوە لە ڕێژەی دابارینەکان. ئەمە گۆڕانکاری بڵین جیهانیەکەی و گشتگیرە ئەمە کە بەسەر هەموو وڵاتانی جیهانە هاتووە. بەڵام ئەگەر بینە سەر ئەوەی کە ئێمە باز لە وەرزەکان بکەین ئەوە بابەتێکی ترە ئێمە وازەحە ینی ساڵی هایدرۆلۆژی ئێمە لە کوردستان و چ لە عێراق لە ساڵی لە مانگی دەوە دەست پێکات لە مانگی دە تا مانگی 5 بەڵام بەداخەوە خەریکە ئەگەر ئێمە سەری دیسانەوە سەری ئەو داتایانەمان بکەین کاتێکە بووە لە مانگی نوە باران باریوە زۆربەی ساڵەکان لە مانگی دا و تراوە پەڵی داوە ویان بارانێک باریوە کە هیچ نەبێت کەشەکەی گۆڕیەوە پلەی گەرمای دابەزاندووە بەڵام ئێستا خەریکەوەی لێت ساڵی هایدرۆلۆژیمان شفتە کاتواتە بەرەو مانگی 11 ئەڕات ئەگەر سەیری پار و پێرار بکەین ئەو دیاردەیە بەڕۆنی دیار و هەروەها سەیرەکەین ئێستش تا ئێستا بڕێکی وا زۆر نەباریوە کە بڵین پەڵیاوە ویان بڵین کاریگەری هەبوو لەسەر بژانەوەی ئاوەکانمان زەوی سەرزەوی ینی بە پێوە داتایانی کە هەیە ئێمە بە پێی وەرزەکان دابێرینەکانمان لە وەرزێکەوە بۆ وەرزێکی کە جیاوازە ئێستا ئێمە لە زۆرترین دابارین وازەحا لە ڕوونە لە وەرزی زستانە بەڵام ئەگەر سەیری مانگەکان بکەینێنە مانگیدا بە تێکرا ئەبێ بەلایەنی کەمەوە 28 میلیمتر باران ببارێ لە مانگی 11 نزیکی 8 میلیمتر باران ببارێ بەڵام ئەگەر سەیری پار و پێرار بکەین ئەمەوانە بوو لەبەرەوە ئەمە کاریگەری کردە سەر داهاتی ئاومان وەروە کاریگەری کردە سەر بژانەوە ویان پارا و کبوونەوەی ئاوی ژێر زەویمان وەروە ئاوە سەرجەکانمان. کاک دکتۆر دیارە کۆمەڵێک بابەتی ژینگەی هەیە ڕەنگە تەنها پێوەست نەبێت بە سنوورێکی دیاریکراوە تۆزە فراوانتر لەوە باس لەوە بکەین بەڵام بەراورد بکەین کوردستان بەراورد بە وڵاتی ئێران بە وڵاتی تورکیا کە دراوسێمانن تۆزێک ڕێژەکە بۆ ئێمە کەمترە بەراورد بە وڵاتانە ئەگەر پرسیارەکەمە بێ بۆچی بارانبارین دواکەوە یاخود ڕێژەی بارانبارین لەم سنوورە فراوانەیە بە گشتی باونە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست لە عێراق و لە کەمتر بووەتەوە زیاتر ڕەنگی داوەتەوە. وەکو باسم کرد گۆڕانکاریەکان جیهانین ینی ئەگەر سیرکین ئێمە لە وڵاتی ئێرانیش هەردابارین کەم بۆتەوە لە تورکیاش هەردابارین کەم بۆتەوە لە هەموو عالەمە هەموو جیهانی گرتووەتەوە بەڵام ئەگەر سیری بکەین ئێمەش ناوچەمان هەیە ینی هەندێک ناوچەمان ساڵی پار دابارینەکەی زیاتر بووە لە ساڵانی پێشووتر هەندێک ناوچە بۆ ناوچە گۆڕێ بە پێی تۆپۆگرافی بە پێ بەرزی نزمی بەڵام وەکوتم گۆڕانکاری کەشوهەواکان وەروەها بەرزبنەوەی پلەی گەرمی ئەمە وای کردووە کە دابارینەکان کەم بکاتەوە نەکەن لە کوردستان بەڵکو لە عێراق بەڵکو لە ئێران بەڵکو لە هەموو شوێنەکان بەڵام ئەوەیە بۆ ئێمە پێمانەوە دیارە بەڕاستی ئەگەر سیر بکەین من هەمیشە ئەمە باسەکەم ئێمە لە ڕووی داهاتی ئاوە ناتوانین بڵین داهاتی ئاومان نیە و داهاتیشی ئاوی خراپمان هەیە ئەمە وەکو عێراق سیر بکەین لە ناوچەکە خۆمان بەراورد بکەین بە تورکیا بە ئیدارەمان نیە ئیدارەیەکی خراپمان هەیە لە ئیدارەدانی ئاوەکانمان ئێمە دووە وڵاتین دوای تورکیا لە ڕووی داهاتەوە دوای ئەوە ئێرانە اینجا دوای ئەوە سووریایە و هاکەزا کە گەر خۆمان بەراورد بکەین یعنی گەر بۆ نمونە هەر ئێمە وەکو کوردستانیش خۆمان بەراورد بکەین لەگەڵ وڵاتی ئەردەنا سەیرەکەین خۆداهاتی ئێمە زیاترە لە وڵاتی ئەردەن بەڵام ئەوان باشتر بەڕێوە ئێبن سەرچاو ئاوەکانیان وە زیاتر نرخی بەها بۆ ئاودانێن بەڵام لای ئێمە داهاتێکی ئاوی باشمان هەیە بەڵام بەداخەوە بەڕێوەمان نەبردوێنی هەمیشە من ئەڵێم
ئەگەر ئێمە هەرواز لە بارانیش بێنین ئەو ڕووبارانەی کە هەمانە ویان ئەو کانیاوانی کە هەمانە ڕواری گەورن بۆ نمونەزەی گەورەمان هەیە زی بچووکمان هەیە ئەمە داهاتێکی باشی هەیە ساڵانە بەڵام نە بەنداوێکی وە وامان لەسەر دروست کردووە بۆ نمونە سەزەی گەورە تا ئێستا بەنداوێکی لەسەر نییە زی بچووک تەنیا ئەوەی کە لەسەرێتی و دیارە بەنداوی دوکانێکش ئەگەڕێتەوە بۆ ساڵی پەنجاکانی سەدی ڕابردوو بەداخەوە ئەمە کەوای کردووە بە ئیدارەدانی ئاوکانمان وەکو باسمان کرد بە شێوەیەکی دروست و زانستیانە نەبێت بەڵام سەیری وڵاتی تورکیا بکە ئەگەر بارانیش نەبارێ ئەودا ئەو بڵین ئەمەندەی بەنداو هەیە کە بتوانێت بەڕێوەبەری خۆی بات و هەروەها کەشوهەواکەی جیاوازە لەگەڵ ئێمە کوتمان بۆی کە ئێمە لەگەڵ هێڵی کەمەرە بەرەو سەرەوە حتمما بارانبارینەکان و هەروە پلیگەرمە جیاوازە ئەگەر سەری وڵاتی ئێران بکەینەوە ئێرانیش لە قەیرانایە بەڵام ئەویش دەستی کردو بە گلدان لەگەڵ ئەو بارودۆخەدارەیە خراپی وڵاتی ئێران بەڵام هەر بەنداو دروستەکە و هەربی لەوە کاتەوە کە چۆنێتی درێنەی ئاو بکات چۆنێتی باران گلباتەوە لە پۆندەکانی لە بەنداوەکانی ئەمە کێشە سەرێکێکەیە بەداخەوە کە ئێمە پێوەی ئەناڵێنین ئەژینا ئەگەر حساب بکەیت ساڵانێکە بۆ ینی بەنداوەکانمان پڕ بوون ینی ساڵی 2010 بەنداوەکانمان سەر ڕێژ بوو هەندێک ساڵ هەیە مەسەرەن ساڵی دوای ئەو 2020 800 ملیم باران بارین ئەمە بەڕاستی داهاتە ینی کە تۆ سەیریەکەی وەکو ڕقمێکەی سەیریەکەی ئەگەر 120 ئەو ڕقەمەش سەیریکی بەلایانی کەمەوە 10 ملیار متر مکعب 15 ملیار متر مکعب تۆ توانی ئاو خەزنکەی بەس لە ئاوی باران بارین بێجگە لەو ڕووبارانەی کێتە ناو هەرێمی کوردستانەوە یان داخڵە بێت لە ئاوە سنووریەکانمان لەبەرەوە ئێمە بە خۆمان نەترسێنین ویان بڵین ئێمە زۆر خراپین لە ڕووی ئاوە بەڵام خراپەکەی ئێمە ئەوەیە کە ئەگەڕێتەوە بۆ ئیدارەنەدای ئاوکانمان بە شێوەیەکی زانستیانە کاتە گەر لە ڕۆ زانستیەکەەوە ئەو پرسیارە بکەم ئایا ڕێژەی بارینی باران ئەگەر هاتوو بە شێوازێکی چۆن بڵێ ڕێکخراو باری وەکو ئەوی کە پاروانە بینیمان باران باری بەڵام سێرمان کردوای بوو بە لافاو بوو بە زیان بۆ زۆرێک لە شوێنەکان نەتوان ڕاستود لەم ئاوا ببینرێەوە ینی دووچار وشکە ساڵێکی زۆر بینەوە ئەگەر بێت و باران ببارێ بە پێی وەرزەکان و لە کاتی خۆیان بە ڕێژێکی کەم ئەمە زیاتر سوود دەگەێنێ بە بەرزبوونەوەی ڕێژی ئاو ئێمە وەکو باسمان کرد لە سەرەتاوە ئێمە گەر سەری مانگەکان بکەین کوتمان ساڵی هایدرۆلۆژیمان لە مانگیندەوە دەست پێەکە ئەگەر مانگی دە وەکو خۆی کە ئێماڵین ئەو ڕێنجەی کە هەیە ساڵی ژوا هەبوو لە مانگیدا 8 ملیم 7 ملیم باران باریوە بەڵام ئێمە باز لە تێکڕاکە ئەکەین کە بە 28-25 ملیمیان 24 ملیم ببارێت لە مانگی 11 هەشتا لە مانگی 12 لە مانگی 120 و هاکەزا کە ئەبگەر بڕۆین ئەگەر ئەمانە بەم شێوازە وەکو ببارێت بە هیچ شێوەیە کێشەی ئامان نابێ هەم پاراوی ئاوی ژێرزەویەکانمان ئەبێتەوە و هەروەها ئاوە سەرزەویەکان میشمان زیاد دەکات یعنی بەداخەوە ماڵین وەرزەکان ینی ئەو دابارینانی کە هەیە هەمیشە من ئەوەم تۆ لە نووسینێکیشمە ئەمەم باس کردووە کە دابارینەکان بڵین دابەشبوونەکان سیرەکەین خراپە یعنی لە مانگێکا بۆ نمونە سیرەکەین لە پشەڕیتیایە مەسەرەن بۆ نمونە لە مانگی 12 دڵخۆشی تۆ بارانێکی باشە باری سیرەکەی مانگی یەک بە کاملی باڵان باران نابارێ ئەمە ژوا کاکە ئەو خاکە دیسانەوە وشک هەڵبێتەوە و ئێمە ئەو دیسانەوە پێویستی بە بارانێکی ترە تا خاکەکە تەڕ ئەبێتەوە ئەو بڕێی کە خۆی پێوێتی تێر ئەبێتەوە اینجا دوای ئەو ئەڕاتەوە چۆڕێتەوە بۆ ئاوی ژێرزەوی وەروەها ئاوە سەرزەویەکانمان لەبەرەوە ئێمە کێشەکەمان ئەوەیە بەڕاستی پچڕ بووە و دابارینی ئاوەکانمان خراپە لە مانگەکان ناوەکو خۆی نەماوە وەرزەکان گۆڕاون ینی سەیرەکەین ئێستا مانگی وە ئەمڕۆ چەنی مانگە 29 دەیە هەندێک شوێن لەوە چێ سپلیتیش داگیرسێنن کە ساڵانێک بوو لە مانگی نۆ خەڵک مۆبەری دە و ئەم بابەتانی هەڵەگەکاتە پلەی گەرمانی تا پێش ئەم بارانەش ئەگەر سەیری بڵین ڕادەی شێت لە هەوا بکردایە زۆر ڕادەیەکی کەم بوو بەداخەوە ئێمە تا ڕادەی شێ زیاد نەکات بڵین ترسناکی ویان ترسی وشکە ساڵیمان لەسەر زۆرە بێت لەبەرەوە کە ڕادەی شێ زیاد بوو احتیمالی ئەوەی هەیە کە باران ببارێ و هەروەها ساڵەکەی تەڕبێ کەواتە لێرە ئێمە ئەوە ئەڵین ئەگەر هاتوو بەو ڕێژەی کە خوابووی داناوین و هەروەها ئەو وەرزانی کە هەیە بە پێی ناوچەکانمان ئەگەر باران بارێ بە دڵنیا و بارانێکی لەسەرخۆ ئەو بارانی کە هەمومان ئەیزانین کە لە ساڵانە کابینیمانە نەک بە خوڕ لە پڕ لەوکو چۆن لە هەولێر بینیمان لافایۆک لە پڕ دروست بوو لە خلاری 2 ساعت 3 ساعتە ئەو بارانە بە دڵنیایەوە سوودێکی زۆریە بێ بۆ ئاوە ژێرزەویەکانمان و پاراوە بێتەوە خەڵکیش با نەترسیانی هەموو ساڵی ئاوی ژێرزەوی پاراوە بێتەوە ئاوی سەرزەوەکانمان پاراوە بنەوە یعنی بە تایبەتی ئاوی ژێرزەوی زۆر کە زوازانێتەوە کە ئاوی ژێرزەوی و بیرەکەی وشکی کردتەوە و قەت نابێتەوە بە ساحبی نەخێوانیە
بەڵکو ئاوی ژێرزەوی هەمیشە لە پاراونەوەی بەردەوام باە ساڵانە ویان 10 ساڵ ویان 20 ساڵ بپی قوڵی ئاوی ژێرزەویەکە ئەمەش بەپی ئەو شوێنەی کە لی پاراوە بێتەوە بەڵام ئەگەر سەیری بکەین بە نمونە بێنینەوە هەندێک فاکتەری کە هەیە کە ڕۆڵی بینیەوە لەوەی کە بە باشی پاراوە نەبێتەوە ئەویش ئەوەیە کە ئادەمیزاد تێیشی هاوەژینگە یعنی ئەکسە شاری سلێمانی من هەمیشەی هێنمەوە بە نمونە ئێمە شوێنی پاراومان پاراوی ئاوی ژێرزەویەکانمان شاخەکانی بۆ نمونە گۆیژە و ئەزمەڕ و ئەم بەشەی سەرەوەیە و هەروەها هەندێک لە شوێنان یەکسەر خۆی ئەچۆڕێتەوە ئەو شوێنانی کە بڵین بەردەکان بە دەرەوەن ویان ئەکوفەرەکان بە دەرەوەن بەڵام ئەگەر سەیری بکەین هەمووی بووە بە تەلارسازی هەمووی بووە بە قیرتاو ئەمە وای کردووە کە پاراو کەم بێتەوە بەڵکو وا بکە ئەو ئاوە نەچۆڕێتەوە و ڕێڕەوی ئاوی سەرزەویمان گۆڕیوە تەسی لەسەر ژێرزەویمان گۆڕیەوە بۆ سەرزەوی کێتەوە ناو سەرزەویەکانمان سەرزەویەکەش سوودمان لێ نەبینیەوە نەمانتوانیوە پۆندێگویان بنداوێکی لەسەر دکتۆر وەڵام حەزەکەم لەوەیە بۆستین باست لە ئاوی ژێرزەوی کرد هەمیشە باس لەوە دەکرێت کە بیرەکان زیانێکی زۆر ئەگەێنێ بە زەوی و یاخۆ جۆرێکە لەو گرفتانی کە بۆ ئاو دروستە بێ بەڕای ئێوە ئەمە چیە کۆمنتان چێ لەسەر بابەتە ئەمکەندنی بیر و بەکارهێنانی ئێستا بینین لە ناوچەکانی ترا بە نمونە سیتەک و ئەو ناوچانە زیاتر عنی بیری لێیە و ئەو بەکارهێنن بۆ باخەکانیان ئێمە ئەگەر سەیری بکەین لە هەموو عالەمە بیلیان هەیە یعنی ناکرێت ئێمە ئاوی سەرزەوی یەکێکە لە ئاوە وێستەر چاو ئاوێ شیرینەکانی سەرڕووی گوی زەوی ینی بمانێەوە نەماوێت لە سەتا ئەو لە سەتا نزیکی شەستی ئاوی شیرینەکانی سەرزەوی ئاوی ژێرزەویە لە زۆر شوێن بیرلیان هەیە ینی بەڵام بیرلیان بە شێوازێکی زانستیانی ئەگەر ئەمە سەیری بکەین ئێمە بەڕێوەبەرایەتێکمان هەیە بەڕێوەبەرایەتی ئاوی ژێرزەوی سلێمانی کە لەوێ جیۆلۆجیەکان لەوێ کارەکەن کە کاتێک بیرێت لێ ئەدرێت ئەبێ ئەوان سەرپەرشتی بکەن اینجا تەمان ئێمە ئەگەر سەیری بکەین لە ساڵەکانی 2023 بە دواوە بە شێوازێکی نایاسایی و هەڕەمەکی بیر زۆر لێدراوە هەروەها وایە هەوڵاتی حەزەکاڵێ منەمە ماڵێکم هەیە با بیرێکی خۆمەم هەبێت چونکە بۆچی لێرەش دیسانەوە ئەگەڕێنەوە بۆ خراپ بەڕێوەبردننی ئیدارەدانی ئاوەکانمان ئەگەر ئێمە وڵاتێک بین وەکوتم سەرچاوەکانمان بە شێوەیەکی باس بەڕێوەبەرین ئاویشی سەرزەوی زۆرمان هەیە ئەگەر ئاوی بەلەوعەت تۆ هەبێت لە ماڵەکە 24 ساعت نابێتە بەرەوەی کە بیر لێ بدەیت کەواتە لێرە ئێمە بیلیان ئەگەر بە شێوازێکی دروست و زانستی نەبێت بەڕاستی زەرزیانێکی زیان لەو کۆگە ئاوانەیە بە تایبەتیە کە ڕێزت باسی سیتەکت کرد خۆی ئەمە و کۆگە ئاوانەی کە هەمانە بەپی ناوچەکان لە شوێنێک بۆ شوێنێک ئەوش خراپی و باشی هەیە هەندێکی کۆگایەکی ئاوی باشە کە ئاوێکی باشی تاکۆ بۆ تۆ هەندێکیشی نەخێر زۆر باش نییە ئەکە باش نییە تۆ ییت بۆ نمونە ئەم کۆگە ئاوێ کە لەم ناوچەیە هەیە بڵێن منم ڕوبەرا هەیە کە بۆ نمونە 100 کیلومتر دووجایە تەحملی 500 بیرەکات تۆی 10,000 بیلی لێ ئەدەی ئەمە لەسەر ئاستی ئاوەکە ئەبێت و هەروەها لەسەر بڕی ئاوەکە بێت کەوا کاکە بیرەکەی من لەوەی تۆ قوڵترەوەی تۆ شک بکات و هەروەها ئەوەی منیش لەوانێ دوای چەند ساڵێک کە پاراو نابێتەوە یان بڕی پێویست نایێتەوە ئاوی ژێرزەوی چکە وازە هەموعادلەیەکی هاوسەنگی ئاوە وەکو ئاشەکەی من وایە یان وەکو تەنچەکەی سەربانە دوایە ڕۆژانە چەند ئاویێتە سەر و چەندی لێ بەکارهێنی ئەگەر من زیاتری لێ بەکاربێنم هەموو ڕۆژێ بێ ئاو بکڕم بم شێوازەیە کەواتە ئەمە زیانەکانێکی حتمما نێماڵین تا ئاوی سەرزەوی هەبێ ناوێ دەستبەرین بۆ ئاوی ژێرزەوی دکتۆر لە باز لەوە دەکرێت لە جیهانە ئەو ڕێژەی دابارین بڕیارە ببارێ هەموو ساڵێک دەبارێ بەڵام شوێنەکانی گۆڕانکاری بەسەرادێت لە کۆتایە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و کوردستانیش بەشێکە لەو سەرزەمیە کە ڕێژەی دابارین کەم بۆتەوە پچڕ بووە گۆڕانکاری بەسەرات وەک باست کرد مانگەکانمان تۆزێک وە چرخانێکی بەخۆیەوە بینیوە ئەی ئەمە چوە بۆ کوێت شوێنێکی تر ئێستا بارودۆخی باشە هەن کەی ئەبچی بکرێ ڕەنگە ئەمە معادلەیە پێچوانە بێتەوە ئەمە گەرسەی تەقریرەکانی IPCC بکەین بەڕاستی دڵخۆشکەر نین ینی وەکوتمان پلەی گەرمی کە بەرز بۆتەوە هی سەرزەوی وای کردووە کە لە ساڵانی داهاتوو بە تایبەتی لە ساڵی 2030 بە دواوە نەخشەی دابارینەکان گۆڕێن بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە بۆچی ئەگەر بمانەوە نەمانەوە ئێمە ئەم وڵاتە جیهانیا زلهێزانەوەکو سین وەکو ئەمریکا ئەمانە لە پیشەسازی خۆیان ناکۆن واز لەوە ناهێنن کە ئەو گازە پیسکەرانەوەیان ئەو گازە گەرمکەرانە نەهێڵن بچێتە ناو هەواوە ئێمە باجەکە ئەیدەنی بەڕاستی وڵاتێکی پیشەسازینین بەڵام باجەکەی ئێمە ئەیدەین بەوانیش بەڕاستی ئەو بڵین کۆنفرانسە نێودەوڵەتیانی کە لەسەر مەسەلەی گەرمکردنی هەوا و هەروەها ئەو گازانی کە ئەکرێتە ناو هەواوە لەوەی کچکۆ بنهاکردن بێت چ کیۆتۆ بێ ئەمانە بەڕاستی نەسین ئەمریکانە وڵاتانی زلهێز بڵین پێیوەست نەبوون پێوەی و هیچ جۆی پێنادەن ئێمە باجەکە ئەدەین لەبەرەوە ئێمە
وا چاوەڕوانەکرێت لە دوای ساڵی 2030 قەیرانەکە گەورەتر بێت پلەی گەرما زیاتر بەرز بێتەوە دابارینەکان جیاواز بێت یعنی ئێمە نازانەوە گەر بەڕێزیشتان لەوانەیە کە سوکاری هەبێت لە ئەوروپا ئەمساڵ ئەوروپاش لە هەندێک شوێنەڵێ باران زۆر کەم باری و پلەی گەرما ینی بینیمان لە تیڤەکان کە مانگی پێشتر بەتایبەت سەیرەکەی ینی پلەی گەرماوە بەرز بوو بۆ خەڵکێک مرد لە گەرمانە مردن هەبوو حاڵەتی مردن هەبوو کۆوان ڕانە هاتوون بەو گەرمایە لەبەرەوە ئەگەر سیری بکەین ئێمە ئەوە نەبێ هەر کوردستانی گرت بێتەوە بەڵام ئەمانەوە کوتمان سایکڵن لە جیهانە ئاو ئێمازانین کە وازە حسابتە ینی جێگیرە ناکرێ بڵین ئاو کەمەکە لە شوێنێک کەمەکە لە شوێنە زیاکە بەڵام بە گشتی هاوکێشە ئامەکە بڵین سابتە بەڵام ئەوەی کە کەمەکات ئاوی شیرینە هەمیشە من ئەو نمونەیە هێنم و ئاوی شیرینە ڕوو لە کەمیەکە لە داهاتوە جەنگی کە ئەڵین جەنگ ڕوئەدا لەسەر ئاوی شیرینە نەک لەسەر ئاوی سوێر ئاوی سوێر هەروکو خۆیەتی لە ئۆقیانوسەکان هەروکو خۆی بە بڕەکەی خۆی ماوەتەوە بەڵام ئەوەی کە ئەگۆڕ ئاوی شیرینە وەکو دەم لە بەروی دابارینەکان فەرقە کاروەها ئێمە وەکو ئادەمیزاد و بە پێی چالەکەکانمان ئەو ئاوە شیرینەشەن لە ڕووبارەکانمان پیسی ئەەکەین کە بێتەوەی کەمبوونەوەی ئاوە سازگارەکان وایان ئەو ئەوانەی کەشیاون بۆ خواردنەوە بۆ پێداویستی ماڵ چی بکرێت پرسیارەکەی بەڕێزت ئەوەیە کە ئێمە ئەبێ زانستیانە تر سەرچاوەکانمان بەڕێوە ببین و هەروەها بە حدە ئیمکان بتوانین خزنی ئاوەکانمان زیاد بکەین بە تایبەتی کوردستان ینی خزنی ئاوەکانمان زیاد بکەین بیلەوە بکەین و درێنەی ئاو بکەین کە چۆن بەنداو دروست بکەین ئەو شوێنانەی کە هەستەکەین پێویستە بەنداوی لە دروست بکەین پۆندی لە دروست بکەین وهروەها بە شێوەیەکی زانستیانە بۆ نمونە ئاوی ژێرزەوی دەربێنین ینی ناکری هەر لە خۆیەوە یەک بیر لێ باو ئاو بە ئاڕزوی خۆی دەربێنێ و بڵێ من چکە و مڵکی گشتیە بەڕاستی و پێ یاسای ئاویش کە دەرچوو لە مانگی حوتا ئاوی ژێرزەویش ئاوێکی گشتیەوە مڵکی گشتیە ئەکرێ حکومت بیر لەوە بکاتەوە چۆن لە وڵاتانە هەیە ئاوی ژێرزەویش کە تۆ بیرێکت هەیە دەرینی بۆ نمونە پێوەرێکت هەبێت چەند دەربێنیت بە پارە بێت نەکەروە هەڕەمەکی تۆ دکتۆر حوزی ئاوەکانی ژێرزەوی کوردستان کوپسپۆڕێک یەک حوزەیان چەند حوزی جیاوازمان هەیە لە ئەگەری بوونی چەند بەنداوێک بۆ نمونەگە چوار بەنداوی ترمان هەبووە وەکو بەنداوی دوکان یا خۆت دەربەندی خان ئەمە ڕاستەوخۆ تەسیریشی بۆ ئاوی ژێرزەوی هەبوو ئەکرا با بڵێن بەشێکی ئاوی ژێرزەوی پڕ بکاتەوە لە ڕێک کەلەبەرەکانەوە ئێمە بە دووشت بڵین حوزی ئاوی سەرزەوی جیاوازە لەگەڵ حوزی ئاوی ژێرزەوی کەوەکو حوز وەکو بڵین کە باز لە حوزەکەین وەکو بڵین ڕوبەرێکە ئەم چەند پێکاتی جیۆلۆژی لە خۆ ئەگرێت ئەم پێکاتە جیۆلۆژیانش کە لەم حوزە هەیە شەر نییە هەر هەمووی بێ بە کۆگای ئاوی ینی ئەگەر ئێستا ئێمە هەر بە نمونە بینینەوە دەشتی شارە زۆر ببینینەوە ئەوەی کە بۆ بە حوزە ئاوەکە ئەو پێکاتە تازەیە کە داخوراوە لە ئەنجامی داخورانی چەندین ساڵ زارها ساڵ دەیان یان میلیۆنەها ساڵ ئەم خەزنە گەورەیە دروست بووە ئەم تقریبەن لەوە چێ بڵین ئەستوریەکەی نزیکی 100 بۆ 150 مەترە ئەمە لێرە ئاوێکی باشی تیاکۆ بۆ تۆ مەساڵانە پاراوە بێتەوە بەڵام شەر نییە گەر بچین بەولاوە لەولاتر مەسەرەن هەندێک شوێنمان هەیە لە منطقەی هەورەمان نەخێر لە منطقەی هەورەمان لەوە چێ بارانێکی زۆریش بارێ بەس هەندێک شوێن بیر لێین و ناوینە ئاو ئاویشی نییە بەرەو ئەمە کۆگە ئاوەکە دەورە بینێ ئەو پێکاتە جیۆلۆجیە دەورە بینێ ئەگەر بۆ نمونە لەو شوێنانی کە بەڕێزت باسیەکەی ئەگەر بەنداویش لێبین بەنداویش دروست بکەین ئەگەر کۆگە ئاوەکە باش نەبێت خۆی باش نێت لەبەرەوە پاراوبوونەوەشی هەرکەمە تەسیری کەم ئەبێ بەڵام لە هەندێک شوێنە بڵێ ئێمە ئەکرێت پاراو بێتەوە لۆکەڵی لەو شوێنەی کە هەیە بەڵام بتێو نەتێو ئاوە سەرزەویەکە کە تۆ خەز نەکرد لەو کاتە پێویستە بە ئاوی ژێرزەوی نابێت چونکە بۆچی ئاوی ژێرزەوی تۆ بێ بیر لێ بدەی مۆزەخەی بۆ دابنی بەڵام ئاوە سەرزەویەکە ئاسانترەوە بە ئاسانتر ئەگاتە دەستی بۆ لەوەی کە ئاوێکی ژێرزەوی بەکاربێنێت دکتۆر باست لەوە کرد کە ئاو سامانێکی سروشتیە کە هەر یەکێکمان لی بەرپرسیارین وەکو تاک هۆشاری چییە کە منی هاوڵاتی چڕۆڵەکەم هەیە لە کەمبوونەوەی ئاو لە زیانگەاندن بەو سامانە گرنگی کە زەوی ڕەنگە لە دوجاردا لە داهاتوودا شەڕی لەسەر بکات ئێمە باسمان لەوە کرد طبعاً ئەم ئەرکە ئەرکی پاراستنی ئاو و پارێزگاریکردنی ئاو بەڕێوەبردننی ئاو تەنیا و تەنیا ئەرچی لایەنە پەیوەندیدارەکان و حکومت نییە بەڕاستی هاوڵاتی فاکتەرێکی گرنگە نینی ئێمە بینیمان 2 ساڵە لەوانێ ئێوەش کە سوکارتانیا خۆتانەوەتان بەسەر هات بێت ڕۆژە تەنکێرە ئەوتان کڕێ بە 50,000 بە 40,000 بە 30,000 من سەیرەکەم دراوسەکەم ئاوکرێ بە تەنکەر کە ئاویێتەوە ئەمەی لەبەر چاو نییە دراوسێکی کە بە تەنکەر ئاوی کڕیوە سۆندەکە هێنێتە بەر دەرگا بە ئارۆزی خۆی ئاو گەڕەکەی پێشوە ویان لە سەربان تەوافەی بۆ تەنچەکەی دانەناوە لەبەرەوە بێ هوشیاری تاک بەڕاستی لەما بێکە ئەمەش بەڕاستی
هەندێک کەسێ تازە فێر نابێت ینی گەورە بۆ تەمەنی بۆ 50 ساڵ ناتوانین فێریکەین ئەکرێت لە مناڵیەوە ئەمانە خەڵکەکە پەروەردە بکەین مناڵەکانمان پەروەردە بکەین کە چۆن دەست بگرێ بە ئاوە پارێزگاری لە ئاو بکە خۆشبەختانەوەکو باسمان کردی یاسای ئەو کە دەرچوو ئێمە هەمیشەمان و بۆ یاسایەکی ئاونێ لە کوردستانە و زۆریشی خەیانیانی لە 2013 ئەم یاسایی ئاو هەرهێنان و بردیان تا لە مانگی حوتا یاسای ئاو دەرچوو بەس ئالێتی تەنفیزەکەیەوە گەڕێتەوە لایەنە پەیوەندیدارەکان لەبەرەوە هاوڵاتی کە ئەرچی ئێوەی بەڕێز وەکو میدیاکار وەکو ئەم تیڤیانە ئەلچی سوۆسیال میدیای ئەلچی ڕێکخراوەکانە ئەرچی حکومەتە ئەرچی فەرمانگە پەیوەندیدارەکانە کە دائیمەن تاک هاوڵ بڵێن تاک و خەڵکەکە هوشیار بکرێتەوە ینی من هەمیشە لەیەکێ لە چاپێککەوتنەکان لەگەڵ بەڕێوەبەری ئاوی هەرێمی کوردستان ئەمەم پێدود وتم ئەکرێ ئێوە لە لای خۆتانەوە براوشور دروستکەنێنی شەر نییە ئەم هاوڵاتیە کە تۆ ئیبینیت ئەو بە فێڕۆیەک سەر بڕۆی غرامی بکەیت جارێ وشیاری بکەرەوە براوشور دروست بکەن تەوزیع بکەن بەسەر ماڵەکانە بیان بە خەڵکانی ئێوە تیمتان هەیە تیم دروستکەن لەم گەڕەکە ئەبینن ئەم ماڵە بۆ نمونە لەوە چێ لە گەڕێکێکە ماڵێ دوان سیانی تیاوێکە زۆر کەمەوە ئەکرێت تو هوشیاری بیتێ براوشورێکی بیتێ ڕێنمایی بکەیت بڵین ئامۆژگاری بکەیت کە ئەم ئاو سەرۆتێکی سامانێکی گرنگە و هەروەها ئێمە خۆمان بە موسڵمان نەزانین لەوە چێ من بڕۆم بۆ نوێژەوە چم بۆ جەماعەت بچم بۆ جومعە کە لە قورئانی پیرۆزی شاکە هاتەوە کە تۆ چۆن نابێ ئیسراف بکەی لە هیچ شتێکە ئەکرێ من لەم ڕوانگانەوە ئامۆژگاری خەڵک بکەم دەست بە ئاوە بگرێت بەپی پێویستی خۆت بەکاری بێنە ناکرێ بڵێ وەڵام من ئاو بەکار دکتۆر من ئەمێ مادام بابەتەکە چوو بە ئەو باسە ئەمێ ئەم وەڵامە وەرگرەوە من جارێک ئاوا هاوڵاتیە گوتم کاکە گوناحەتێکە دنیا ئاوەکە ڕژوتی جاکەی مشکلێ وتم بۆ وتی لێسەر چێتەوە ژێر زەوی لەوێشەوە چێتەوە ناو بیرەکان و کۆیان من هیچ زێرێکم نەکرد بێ ئەمێ لە ڕووی زانستیەوە بەڕاستی ئەم جۆرە لە بەفیڕۆدان شیکەیتەوە بۆ نیشتیمانیان ئەو خوێندنەوە یاخ ئەو وێنازینی بۆ خۆیان دروست کردو کە ئەمە ئەو بەفیڕۆدانیە لە کۆتیا چێتەوە ژێر زەوی و دەورانەیە ئەگەر ئێمە سەیریکین لە قسەکان ماوەتم ئاوی سوێر وەکو خۆیەتی لەسەر ڕووی زەوی ئاوی شیرینە مشکلەکانمان بینی ئێمە ڕۆژانە بەو پایپلاینەی کە لە دوکانەوەیەت بە ئەو داتایانی کە هەندێک لە فەرمانگەکانی ئاوی سلێمانی هەندێک ئەڵێ 400,000 متر هەندێک ئەڵێ 200,000 متر سێجا گریمان 200,000 متر سێجاش ئاومان بۆ بێت باشە من کە بەفیڕۆیم ئەچێتە سەرجادە جارێ بەشێکی زۆری لە هاوی ناوە هەر ناڕاتەوە ژێر زەوی هەر هەموویە بێتەوە بە هەڵم ئەمە ڕۆی لە کویسمان چوو ئەوەی کە بڵین بۆ نمونە من حوشەی پێشۆمە چێتەوە ناو زێرابەکە زێرابەکە چێتەوە چخۆ ئەبوو بە ئاویشی پیس خۆمە ڕیسایکل ناکرێتەوە بڵێم وڵات ناچێتەوە ئاوی ژێر زەوی چێتەوە زێرابێک و ڕاتەوە ڕووباری تانجەرە و ئەڕاتەوە ڕووباری دەربەنی خان ویان لەو مەسافەیە هەمووی بێتەوە بە هەڵم لەبەرەوە لە ڕووی زانستی نەخێنمە قسەیەکی زۆر هەڵەیە بڵین وڵا هەر ئەڕاتەوە نەخێر تۆ ئاوە شیرینەکەت بە فێڕۆیە و ئەماوەی تۆ بە فێڕۆی لەوەیە چێ ئەگەر تۆ بیگریتەوەی شێکی کە سوودی لێ ببینێت و بەڕاستی زۆر جار فەرمانگەکانی ئاویش ئەم شتیان و تۆ ئەڵێ ئەگەر هاوڵاتی دەست بە ئاوە بگرێت کە لەوە چێ 100 بۆ 140 بە فێڕۆ بات لەوە چێ ئێمە لە جیاتیەوەی هەفتەی سێ ڕۆژ ئامان هەبێت ڕۆژانە ئامان هەبێیان ڕۆژنە ڕۆژی ئامان هەبێت بەڵام فریان ناکۆن یان من هەمیشە ئەو تو هاوڵاتی ئێمە بەداخەوە ناڵێم ئەم هوشیاری لا زەحمەتە ناقیشی نییە چکە ئاوی 24 ساعتی نەبێت ئەڵێ فرسەتە ئادەی ئاو هاتەوە کەواتە تۆ 2 ساعت ئاوێتی کردی بە 4 ساعت وازی لێ نایەنێ شتێکی خۆی پڕبوو تاوک ئەڵێ بیرەکاتەوە باشە خۆر ئاو هەیە بۆ نەچم حوشەکە بشۆم نەخێر با سەلمان بشۆین نەخێر با فەرشەکە بشۆین لەبەرەوە ئەمە ئەبێ لای هاوڵاتی ئەم هوشیاریە دروست بێت کە بەداخەوە ئەمیش ئەگەڕێتەوە بۆ ئەوی کە ئێمە بەهامان بۆ ئاودانە ناوە ینی من لێ یەکێک لە کەناڵەکان ڕۆژێکیان هەمیشە من دیفاع ئەم لۆکرۆ کە پێوەردا بنرێت ئەڵێ نەخێر پێوەر لێ بکەرەوە پێوەر بۆچی باشەیە کە لە هەموو عالەما پێوەر هەیە ینی ئێمە ئەگەر سەیری بکەین ئەم ساڵی پار لە بەریتانیا بەهۆی ئەوەی کە کەشوهەوا گۆڕا و کەمبارانی هەبوو تەسەورەکەی سۆندەیان لە حوشەکانە منع کردو ئەڵێ هەج وڵات هاوڵاتیەک لە حوشەکەیە سۆندە هەبێت غرامێکی زۆر ئەکرێت ینی بە درۆن مراقبەی ماڵەکان ئەکرێت کە سۆندە بەکارنێنێ اینجا ئێمەش لێرە ئەمێ ینی ئەبێ ئەم بڵین هوشیاریە لای هاوڵاتیە دروست بکەین کە هەندێک جار تۆ هوشیاریشی لا دروست ئەەکەی بەس جارێ دوو جار بەڵام ئەکرێ اینجا پێنابەریتە بەر ئەوەی کە سزای بدەیت کە غەرامەیەکی مادی بکەیت بەو شێوازە ئەکرێت دکتۆر وڵای یەک پرسیاری تر زۆر گرنگە ئەگەر فەریزەیەک دانی لە هەرێمی کوردستانەوە لە دهۆکەوە بیگرە بۆ ناوچەی خانەقین و مەنتیقی هەورامان و شارە زۆر ڕووباری سەرزەویمان زۆرە لە ڕووباری زەڵمەوە بیگرە تانجەرۆیە چەمی ڕێزان بۆ وڵاتە زەیە گەورەمانە
ئەگەر بەنداو لە سەریان دروست بکرێت توانین بڵێن ئیتر بەڕاستی خەمی وشکە ساڵی و دروستبوونی گرفت بۆ کشت و کاڵمان نەبێت بە دڵنیاییەوە ئێمە چکە تۆ خەزنێکی گەورت ئەبێ ئێستا ئێمە ئەوەی هەمانۆ نەیمانەوە کوتمان دوو بەنداوە ئەم دوو بەنداوە لە حاڵەتە میسالیەکەیە 10 ملیار مەتر مکعب بگرێت ئەمەش بەشی ئێستا لەوە چێ بۆ 20 ساڵ 30 ساڵ لەمەوە پێشی کوردستان باش بوو بێت بەڵام ئێستا نەخێر ئێستا جیاوازە من هەمیشە ئەوە هێنمەوە زەی گەورەمان بەو هەموو ئەوە زەی بچووکمانە وکوتمان داهاتی ساڵانەی 7 ملیار مەتر مکعبە ئێستا ئەگەر داش بەزی بێ بۆ 4 ملیاریش هەر زۆرە زەی گەورەمان 14 ملیار متر مکعب ئێستا دابەزی بێ بۆ 10 ملیاریش بۆ 9 ملیاریش هەر زۆرە ئەکری ئەمانە بڵین لە وەرزی زستانیش زۆر زیاد دەکەن لە وەرزی زستان زیاترەکە ئەی باران ئەی بڕێ و بارانی کە ئەبارێ ئەمانە هەمووی بە دڵنیایەوە ئەگەر ئێمە بە شێوازێکی دروست ئاوەکانمان گل بینەوە وەروەها شێوازێکی مۆدرن بۆ ئاودانەکانمان و بۆ کشت و کاڵەکانمان دابین بکەین بە دڵنیایەوە کێشەی کشت و کاڵیمان نابێت و کێشەی ئەومان نابێت وەکو تاکێک وەروەها وەکو هەرێمی کوردستان و هەروەها عێراقیش دکتۆر دیاریگیان دیاری علی مامۆستای زانکۆ سپاسمە دکتۆر گیان ئەم کاتێکە بە ئێمە وت بەخشی دەست خۆش شارێکمان گەیاندوێ بە هەڵ سەرتان خۆش بێ زۆر سپاس